پاش سێ ڕۆژی دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران کە دۆسەی خۆیان بۆ سینات دەخەنە ڕوو لە سبەینێ شەمەشەوە تیمی یاسایی ترامپ دەست دەکەن بە مشتومڕەکانی خۆیان بۆ بەرگریکردن لە سەرۆک، بەڵام هەتا ئێستاش ڕوون نییە لە دادگایکردنەکەی سیناتدا ئایا ڕێگە بە گەواهی نوێ دەدرێت یان نا بۆ تاوتوێکردنی دادگایەکەی سینات بۆ لە کارخستنی سەرۆک ترامپ. کورد کۆنێکشن میواندارێتی دکتۆر کرمانج گوندی بەڕێوەبەری بەشی پەروەردەی زانکۆی تێنسی دەکات. دکتۆر کرمانج، سپاس بۆ ئامادەبوونت. وەکو ئاماژەم پێکرد سێ ڕۆژە لە ماوەی ئەم سێ ڕۆژەی کە دیموکراتەکان دۆسەی خۆیان خستە ڕوو، ئایا هیچ شتێکی نوێی تیا بوو یان پێت وایە بتوانن قەناعەت بە ژمارەیەک لە سیناتۆرە کۆماریەکان بکەن کە دەنگ بدەن بۆ پێشکەشکردنی گەواهی نوێ؟ دیموکراتەکان لەو ڕووە لەوانەیە چانسێکی لاوازیان هەبیتن بتانن ڕێی یەک لە کۆماریەکان بگۆڕن جودا لە ئەو چار کۆماریە مادرێتە کە لیسا مۆرکۆویسکیە هی ئالاسکایە، سوزان کاڵنە مەینە، میت ڕامنی هی یوتایە و سەنەتۆرەکەی ما هی تێنسی لامار ئەلەگزاندەر. ئەوانە لەوانەیە ئەگەر قەناعەتیان بەوە بیتن ئەو شتانەی کە دیموکراتەکان لە دوو ڕۆژی ڕابردوو لە سەنەت پێشکەشیان کردیە بەو ئیمەیلانەی کە نیشانیاندا بۆ ڤیدیۆ کلیپانەی کە نیشانیاندا، ئەگەر وا ئەو چار کۆماریە بگەینە قەناعەت کە پێویستە ئەو مەدرەکی نوێ کە لەو هەفتەی ڕابردوو کەتە دەست دیموکراتەکان کۆمەڵە مەدرەکێکی نوێیە و کەسانێک کە وەکو بۆڵتن، وەکو لێڤ پارناس کە ئەو ئەسۆسیەتی ئەو هاوکاری ڕوودی جولیانی ئێستا مەحکوم کرایە، ئەگەر توانیان ئەوانە ڕێیان بگۆڕدرێتن لەو حالەتە بە کۆی ژمارەی دیموکراتەکان لە سێنەت کە 47 بەو چوارە دەبێتە بە هەندێ زۆرینەی سادە بەدەستدێنن دەتوانن کە گەواهی نوێ بانگ بکەن. بەڵام باشە ئەوە ئەگەر گەوایەکانیش هاتنە، یعنی تۆ پێت وایە ئەگەر دیموکراتەکان بتوانن لەوەیە سەرکەوتوو بن گەواهیدەرە نوێیەکان بێنە ناو سیناتەوە، تۆ پێت وایە دەتوانن سەرکەوتوو بن لە قایلکردنی سیناتۆرە کۆماریەکان بۆ ئەوەی کە سەرۆک ترامپ لە کار لا بدەن؟ لەوەدا سەرکەوتوو دەبن کە نیشانی خەڵکی ئەمریکایە بدەن کە ئەو زەلامە لە سەرای سپی وەکو سەرۆک کە بەخۆی دەڵێتنە من بەندی دوو لە دەستوری ئامریکایە هەموو دەسەڵاتێکی دایکە من دەتانم هەر شتێک بکەم بیکەم لە وەختێک شتێکی وانە، ئەوان دەیانەوێ بە خەڵکی ئامریکایە نیشانی بدەن نەتیجەی ئەو زەهنیەتە سەقەتەی ئەو کابرایی تەماشا کات چێ کارگەلێکی خراپی کردیە بە حەدی تاوان کە داوا لە وڵاتێکی بیانی بکاتن بێتن مداخەلە لە هەڵبژاردن بکاتن وەکو 2 ساڵی 2016 بەڵێ جارێکی دیکە سمعی ئامریکایە بکەوێتەوە سەرزاران بە جۆرەکە بەڕاستیش ئەو مرۆڤە چ سمعی لە بۆ ئامریکایە نەهێشتە. بەڵام لێرە گرینگەکەی ئەوەیە ئەتوو وەک دەبینی کۆماریەک دوو حزبی سیاسی لە کۆنگرێسی ئامریکایە لە خەتی حزبیدا بەش بووینە، حتا لە سێنەت ئەو دەنگەی کەدرا 47 بە 53 بوو، 53 کۆماریەکان لە خەتی حزبی خۆیان دەنگیادا بە هەمان شێوە دیموکراتەکان بەڵێ ئەوەش گری ئەوەش مشکلەیەکی گەورەیە چونکە وایانی لێکردیە بە تەعەسسوب تەماشای مۆزوعەکە بکەن و هەر حالەتێکیش حتا کەسێک لەسەر ئاستێکی کەسیش وەختێک بەڕک تەماشای شتێک دەکاتن ناتوانانی منطقی بیر بکات. بەڵێ باشە دکتۆر کەواتە ئەگەر هاتوو کۆماریەکان دانیان بەوە دانا کە ئەوەی سەرۆک ترامپ کردوێتی هەڵە بووە، بەڵام ئەوە ناهێنێت کە لەسەر کار لا ببرێ، ئەمە ئەبێتە سەرکەوتن بۆ دیموکراتەکان لە کاتێکە ئێمە ئەزانین ئەم ساڵی هەڵبژاردنیشە دەبێتە بڕوا ناکەمەوە بوو کە دەمگوت چۆن حیزبەکان لە خەتی سیاسی مەبەستم یعنی گۆڕانکاری بەسەر ڕای گشتیە ئەکات ئەمە بڕوا ناکەم بەو ئەندازەیە بیتن، بڕوا ناکەم چونکە ئەمریکا
ئەمریکا بە شێوەیەکی گشتی ئەوەی ترامپ کە کردی ئەوی ترامپ ئێستا کۆماریەکان لە ترامپ دەترسێن چونکە هەر کەسە بچووکترین ڕخنەی لە ترامپ گرتی بیتن ترامپ بە ناشرینترین شێوە وەڵامی دایتەوە ئەوە هۆکارێکە هۆکاری دوو ترامپ شتێکی کرد کە سەرۆکەکانی پێشترێ کۆماریەکان نەیانتوانی بوو بیکەن ئەویش ئەوەیە کە ترامپ توانی ئەمریکای سپی وە خەبەر بینیتن ئەمریکای سپیش مەبەستمەوەیە کە لە شارەکان دەچێ دەرێ هەرچەند دوورتر دەچی بۆ ناوچەکانی گوندنشین ئەمریکایەکی سپی متعاصب بە شێکی زۆریشیان دەکرێت بڵێ ڕێسیستن ئەوانە ئەو دەنگەیان لە ترامپ گوێ لێ بوو کە ساڵانێک بوو چاوەڕێیان دەکرد لەبەر هەندێ هەر شتێک کۆماری دیموکراتەکان نیشان بدەن بڕواناکەم تەسیرێکی ئەو تۆی لەسەر ئەو گروپە هەبیتن منتەها هەر ئەو گروپە بەتەنێ بڕیار ناداتن چێ دەبێتە سەرۆک ئەگەر دیموکراتەکان توانیان بێلایەنەکان و لەناو خەڵکی ئەمریکایە دەڵێم ئەوانەی بێلایەنن ئەوانەی کۆماری مادرێتن بەڵێ جودا لە ئەقەلیاتی دیکە کەمینەکانی دیکەی لە ئەمریکایە دەژین ئەوانە دەتوانن بە جۆرێک دەنگ بدەن کە ترامپ لە سەرۆکایەتی نەمینێتن چکە تۆ تەماشا بکە حتا لە 1969 خەڵکی ئەمریکایە داوا دەکاتن کە دەبێتن شاهد هەبیتن شاهد هەبیتن کە لەو دادگایکردنە دوای شتێکی تریشەیە ئەوەی کۆماریەکان شاهد هەبی نابێ کەسێک بێتن شەهادەت بدا نابێ بەڵگەیەکی لەوێ پێشکەش بکرێ باشە ئەوە چه دادگایەکە بەڵێ دکتۆر کرمانجگوندی زۆر سپاس دەکەین بۆ کاتەکەت